سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. ئەوە من چالنجەکەم قبول کرد، دایرێکە چێنم و شارێک سەوزەکەم، دەستخۆشی لەو گەنجانە ئەەکەم کە ئەو تەحەدایان پێشکەش کردم و ئەوەی ئێستا دەست پێەکەم و دوایە تا بینەوە. دووبارە سڵاو بەڕێزان، ئەوە من داری خۆمم چاند. ئێستا نۆرەی منە ئەو ناوانە پێشکەشکەم کە تەحەدایانەکەم، ئەوانیش دارێک بچێنن، نەمامێک بچێنن، شارێک سەوز بکەن. ناوی یەکەم کە زۆر بیرم لێ کردەوە داوا لە کێ بکەم، گەیشتومەتە قەناعەتێک. ناوی یەکەم تەحەدای یەکەم ئاڕاستەی بەڕێزی خۆشەویستم مامۆستا عەلی باپیرەکەم. تەحەدای دووەمیش ئاڕاستەی خوشکی عەزیزم دکتۆرە چۆمان هەردیەکەم. ئێوەشتەی دارێک بچێنن، شارێک سەوز بکەن. دەستان خۆش بێ.